شاری بەغدا کە پایتەختی خەلافەتی عەباسی بووە خاوەنی مێژوویەکی گەورەیە لە بواری ڕۆشنبیری و شوێنەوار و ئەدەب و هونەردا. گەڕەکی قشلەش نمونەیەکی گەورەی ئەو مێژوویە. شكل القشلة واحد من أهم المعالم التاريخية في الحاضرة الثقافية العراقية. قشلة یەکێکە لە گەورەترین شوێنەوارە هونەریەکان لە مێژووی عێراق و بەغدا و لە سەرەتادا سەربازگە بوو سوپای عوسمانی تێدا مەشقی کردووە، بەڵام ڕۆژ لە دوای ڕۆژ گۆڕاوە بۆ شوێنێکی ئەدەبی و بۆیە ئێستا دەیبینین هەموو ئەو شەقامانەی دەوروبەری قشلە گۆڕاوە بۆ شەقامی ئەدەبی و دیارترینیشیان شەقامی متەنەبیە. فاعتمد هسه صار الشارع المتنبي الرئة الثقافية أو الرئة المتنفس الثقافي لكل المثقفين العراقيين. قشڵە دەکەوێتە کەرتی ڕەسافە و لەسەر لێواری ڕووباری دیجلەیە. لە ساڵی 1950 نامق پاشا دروستی کردووە و سەرەتا وەک سەربازگەیەک بووە بۆ سوپای عوسمانی و لە سەردەمی مدحەت پاشادا نهۆمی دووەمی بۆ دروست کراوە. لە سەردەمی پاشایەتیشدا هەردوو وەزارەتی ناوخۆ و دارایی تێدا جێگیر کراوە. لە سەردەمی حکومڕانی سەدام حوسێنیشدا گۆڕاوە بۆ دیوانی حکوومەتی عێراقی. لە ناوڕاستی گەڕەکی قشلەشدا کاتژمێرێک هەیە کە تەمەنی تەنها 10 ساڵ لە کاتژمێری بیگبنی شاری لەندەن بچووکترە. شعب صنع كل هذا الجمال خلال تلك الآلاف من السنين. گەلێکی وەک عێراق لە مێژوودا ئەم هەموو جۆرە جوانەی لە بواری هونەر و ئەدەب و شوێنەواردا دروست کردووە ناکرێت ئێستا ئەمە حاڵی بێت و مانای ژیان نەزانێت. بۆیە ئێمە هەوڵمانداوە لە ڕێگەی قشڵەوە ئەم جوانیانە کۆبکەینەوە تا بتوانین ئەم واقعە بگۆڕین و نەوە دوایینەوە لە ڕێگای قشڵەوە فێری هونەر بکەین و ساڵانە فیستیڤاڵی مناڵانیشی تێدا ڕێک دەخەین. يمتلك 50 فقرة عن علوم وكنوز العراق. لە ئێستاشدا جگە لە شوێنێکی گەشتیاری قشڵە بووە بە جێژوانی هونەرمەندان و هەموو ڕۆژانێکی هەیەی کۆڕ و سیمیناری ئەدەبی و شێعری بە شێوەیەکی کراوە تێیدا بەڕێوە دەچێت. على سلبياتها وعلى ايجابياتها وهذا يعني القشلة هي تعتبر مكان حيوي بالنسبة للشباب. قشڵە شوێنێکی زیندوی ڕۆشنبیریە و دەورێکی باڵای هەبوو بۆ کۆکردنەوەی ئەو گەنجانەی کە لە بوارە جیاجەکاندا بەهرەمەندن و هەموو چالاکیە مەدەنیەکان و کۆڕ و سیمینارە هونەریەکانی ڕۆژانی هەینی لەم شوێنەدا بەڕێوە دەچن. بۆیە زۆر بۆشایی هونەری لە شاری بەغدا پڕ کردوتەوە بۆ گەنجان و جێگای سەرسامیشە بۆ ئەوانەی دێن بۆ ئێرە. نحبكم يا حبايبنا نحبكم تدرون بفرحكم وبحزنكم نحبكم يا حبايبنا. ئەگەرچی ئێستا سیاست لە شاری بەغدا باڵی بەسەر هەموو چونکەکانی ژیاندا کێشاوە، بەڵام هێشتا گەڕەکی قشڵە بوونی ناسنامە و ژیان و نمونەی شارستانیە لە شاری بەغدا. ئومێد محەممەد NRT باغداد.